ئیدی پارتی بە فعلی گەڕایەوە بۆ کەرکووک و بارگای لە قیسەی لە کەرکووک کردەوە دیارە لایەنگرانی پارتی و کورد لە کەرکووک زۆر دڵخۆشن بە گەڕانەوەی پارتی جارێکی دیکە بۆ کەرکووک و ئومێدێکی زۆریان هەیە و چاوەڕێ دەکەن لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان پارتی ئەوەی کە دەیەوێت لە ینی ئەوەی کە دەیانەوێت لە کەرکووک بکرێ چاوەڕێ دەکەن کە پارتی بۆیان بکاتمە بەسمانەکە زیاتر گفتوگۆ بکەین. دکتۆر سامان شوانی بربژێری پارتی بۆ ئەنجومەنی پارێزگاکان لە کەرکووک ڕاستەوخۆ لەگەڵمانە. دکتۆر سامان زۆر بەخێر بێ بۆ کوردستان 24. دەمێت سەرەتا لەکردنەوەی بارگای لە قیسەی پارتی دەست پێ بکەم ئەمڕۆ لە کەرکووک. بە چه ئامانجێک و بە چه پلانێک ئێوە ئەمڕۆ بارگاکەتان کردەوە و دروشم و پامیەوە چی بوو؟ زۆر سپاس دەرفەتە. من دکتۆر سامان شوانی بربژێری ژمارە 21 لە لیستی پارتی دموکراتی کوردستان 1970. بێگومان ئەمڕۆ 26/11/2023 پارتی دموکراتی کوردستان بارگای لە قیسەی لە کەرنەڤارێکی گەورە کردەوە واتە ڕامانگەیان بە فەرمی گەڕانەوەی پارتی دموکراتی کوردستان و چالەشیەکانی بۆ ناو شاری کەرکووک. ئەوە خۆی لە خۆی ئەوە ئەگەیەنێکەوە گەڕانەوەی شکۆیە ئیرادەیە واتە ئاڵایە هەروەها بژانەوەی کوردستانیەتی چالەکی کوردستانیەتی پرۆسەی خۆی لە کەرکووک. بێگومان پارتی دموکراتی کوردستان سی بربژێری هەیە بە پسپۆری جیاواز زۆربیان دکتۆریان هەیە لە بواری کارژێری لە بواری یاسا لە بواری ئەندازیاری بە شێوازی جیاواز هەروەها لە بواری پەروەردە. پارتی دموکراتی کوردستان کۆمەڵێک پرۆگرام و دروشمی هەیە. تەمان بێگومان جەنابی سەرۆک زۆر تاکیدی لەوە کردووە کە ئێمە بە شێوازێکی مۆدرنە نەرمنیان هەسوکەوت بکەین تاکو دروشمی بێکۆژیان یەکتر قبولکردن بگەینین تا بتوانین ئەو پرۆگرامەی کە دانران لەلایەن لیستی 1970 لە ئایندەیەکی نێزگا جێبەجێ بکەین لەڕێی دکتۆر بەری ئەم بچینێت بە هەڵبژاردنەوە حاضرین پارتی جارێ ئەم زیاتر تەرکیزی بخینە سەر ڤەگەڕا پارتیش بووی کەرکووکێ وەسا پسانەهی نەبیە و ئەس باوەڕ دکەم پارتیژیش سەر هەر تشتێکێ ناوە کەرکووکێدا گەشتبین نەبێت بێت ڕەشبینیژی هەبێت چونکە ڕەوش نەڕەوشە بەریە 16 ئۆکتۆبەرە جارێ چ سیناریۆیەک هەنە ڕێگریل پارتی بێتەکردن دیسان ڕەوشەکە ئاڵۆز بێتە ڕۆژەوێدا یعنی وە هەزر تندێدا کردیە سیناریۆن خراپێنە پێش یا پارتیدا. بێگومان من شتێکی وان بیست کە وازانم دوو بربژێر لەلایەن برایانی تورکمان و عارەب وازان سکاڵیان تەقدیم کردووە نوێ انتخاباتی بارێزگاکان دوا بخرێت. سکاڵیان هەیە لەسەر مۆزۆعی تۆمارکردن شتووە واتە ئەوە خودی لە خۆی ئەوە ئەگرێت بە گەڕانەوەی پارتی دموکراتی کوردستان بۆ کەرکووک و چالەشەکانی مەترسیەکی گەورەیان لە خۆیان هەیە کەەوە ئێمە دەستکەوتێکی زۆرمان هەبێت ئەوە تەئسیر بکات لەسەر ئەو دەسەڵاتی کە بۆیان دابین بۆ لە خلال ئەم 6 ساڵی ئەخیرە لە کەرکووکە. بێگومان کە ئازانن ئێمە بە پشتیوانی خەڵکی کەرکووک و لایەنگرانمان ئینشاڵڵا دەستکەوتێکی زۆر گەورەیان لە انتخابات بێگومان شێوازی ئیدارەکردنی ئەو 6 ساڵە بێگومان ئەگۆڕێت و پارتی لە هەوڵدانەیە بۆ نهێشتنی ئەو ئاسەوارانی سلبیانی کە ڕوویداوە لە خلال ئەو 6 ساڵی ئەخیران واتە هەوڵ بدەن. بەڵێ دکتۆرەوە لە سەرەتای دەستپێکردنی بانگەشی هەڵبژاردنەوە لە کەرکووک بە تایبەت با باس بکەین چونکە دۆخی کەرکووک دۆخێکی جیاواز و هەستیارە. هیچ ڕێگریەک هەیە بۆ بانگەشی هەڵبژاردننی پارتی دموکراتی کوردستان؟ بێگومان ئێمە ئەبینین لافیتەکانمان جار ئەبینن دەستکاری ئەکرێت. بێگومان ئەوەش نوع منافەسەیەکە لە خودی خۆی ئەوە گەێنێت کە نەیەران ئەیانەیەت عەرقەلەیەک دروست بکەن هەوڵ بدەن تەئسیر بکەن لەسەر پرۆسەی بانگەشە و ئەو شتانە. بەڵام بێگومان ئێمە پارتی دموکراتی کوردستان بەرنامەجی خۆی هەیە و هەوڵ دەین بە شێوازێک تەئسیر نەکات لەسەر بانگەشەمان. پارتی چ بەرنامەی خۆیە جارێ ئەس هین وەکە بربژێر و پارتیژی وەکە لیست ji بووی هەڵبژاردنên ji vata parêzgeha Kerkûkê bêjim serê hemî tiştekî da partî çavêwîl çi heye karî li ser çi aliyekî bike ji bo xelkê Kerkûkê bê cudahî ji bo hemû pêk hate.
ئێمە کۆمەڵ نقاط هەیە زۆر گەنگەکە تاکید لەسەرەکەن ئەوەی کەوتمان بێکەوە یەکتر قبولکردن و بێکەوە ژیان واتە تعایشە سلمی هەروەها بێکەوە ئیشکردن بۆ ئەوەی کەەوە هەڵ بدەین خزمەتی بگەێنین بە خەڵکانی شاری کەرکووک وەم شارە خۆشەویستە خۆ دەزانانی کەرکووک تایبەتمەندێکی تایبەتی هەیە لە پەیڕەوی و پرۆگرامی پارتیماندا بێگومان ئێمە دایمان وتومانەکەەوە کەرکووک قودسی کوردستانە و ئێمە دەمانەیە کوردستانێتی ئەم شارە بەسەلمێنین بێگومان ئێمە دەبێ هەڵ بدەین بە شێوەیەکی کارا ئیش بکەین کەوا ئاسەواری سلبیاتی ئەم 6 ساڵی ئەخیر نمێنێت لە بواری تعریفکردنە لە بواری پەروەردەیە وهروەها زیاتر گەیانی خزمەتگوزاری بۆ ئەو شارانەی کە خزمەتگوزاری پێنەگەیشتووە زایدان هەروەها هەڵ بدەن ژینگەیەکی جوان دروست بکەین بۆ پێکەوە ئیشکردن بۆ پێکەوە ژیان ئیلا ئاخری بۆ شتانە ئەمە بەرنامە و پلانی ئێوەیە دکتۆر بەڵام بەتایبەت ئەم ماوەیە زۆر لە نێو خەڵکن چاوتان بە لایەنگرانی پارتی و هەروەها کورد بەگشتی لە کەرکووک دەکەوێت داواکاری ئەوان چییە لە ئێوە چاوەڕێ دەکەن کە ئێوە لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک چیان بۆ بکەن لە چی زۆر بێزارن کورد بەتایبەت بێگومان خۆ دەزانێت ئەگەر بێت و ئێمە شی بکەینەوە ئێمە زیاتر چینی گەنجان ئەوانەی کەوا سەرەکە نەعەدالەتیەک هەیە لە بواری دامەزراندنا دابینکردنی فڕۆسی دامەزراندنا ئێمە دەبێت لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئێمە زۆر چاخت بکەین لەسەرەوەی کەوا ئەو گەنجانەی کەوا ئێستا تەخەڕوجەکەن لە ئایندەیەکی نێزگا هەوڵ بدەن فڕۆسی دامەزرانیە بۆ دابین بکەین ئەگەر هیچ نەبێ نوع عەدالەتێک دروست بێت بۆی کەوا هەر کەس و فڕۆسی خۆی هاوشێوەی نەتەوەکانی تر بەدەست بهێنێت هەروەها دابینکردنی خزمەتگوزاری بۆ ئەو شار و شارشکانە ئەو مەناتقانی کەوا کوردنشینن بێگومان کە لە خلال ئەم 6 ساڵی ئەخێرا مەحروم بوونە هەڵ بدەین زیاتر خزمەتگوزاریان پێ بگەێنن دوو خەڵکی زۆر گلێ و گازیندی هەیە لە بواری سوتەمەنی لە بواری دابینکردنی کارەبا ئەو ئەمانە گشتی کەمەکوتێکی زۆری تا هەیە ئێمە دەبێت زۆر هاوچی ئەو ئەزمونەی کە هەمانە ئێمە کاتی خۆی لە بواری وزە و کارەبا و گرانی خزمەتگوزاری بە ئەو منتەقانە کە هەمان بووە بیکەنە گڕ لە بەرژەوەندی خەڵکی دانیشتوانی کەرکووک ئینشاءالله دکتۆر تەژی ماژە پێکرد و ئەف دەنگوێن هەنێ حتا ڕۆدایەکی ێدی کار سەرتێتەکردن ئەگەرێ پاشخستنە هەڵبژارتنین جواتن پارێزگا تایبەتیژی کەرکووکێ مەبەستا من و هەندێک ئالیین تورکمان و هەندێکن عرب کار سەرکردن و بجدید بێژن حتا ئەگەر نەیەنە پاشخستن ئەم دێ تانەیە الانجام دین و ئەم قبیل ناکەن پارتی چت کرد پارتی دێ چ بکرد و هەڵبژارتن بێنەکردن و ئەنجامێنوی سەداسەد کار پێ بێنەکردن یعنی دەر ئەنجامێنوی هەبن چه پشت ڕاستێکی هیندنە خەلکی کو دێ ئێمە وەکو ئاماژەم پێدا لە بێدایەوە وتمان هەندێک بربژێر لە برایانی عرب و تورکمان سکاڵیان تەقدیم کردووە لە محکەمەی اتحادی سەبارەت بە تۆمارکردنی دەنگ دەران و مەبەستیان لەو شتە ئەوەیەکەوە دواخستنی پرۆسەی هەڵبژاردننی پارێزەکانە بێگومان ئێمە تا بتوانین هەوڵەدەین کەەوە انتخابات واتە بڵێن هەڵبژاردن لە کاتی خۆیان ئەنجام بدرێت لەبەرێکەوە ئێمە ئەمانەیەت بە زووترین کات ڕەوشی ئەم شارە بەرەو باشتر بڕات بتوانین ئەو پێداویستانی ئەو خزمەتی کە پێویستە بگاتە ئاستی خۆی دەست خۆش سەرکەوتوو بن دکتۆر سامان شوانی بربژێری پارتی دیموکراتی کوردستان بۆ ئەنجومەنی پارێزگای کەرکووک